زۆریش یان تۆ وای لەکەی مێشکی قەپاتەکەی مێشکی قەپاتەکەی ئێمە زۆربەی زۆرمان ینی مێشکمان ئازاد نییە ئازاد بەداخەوە یانی وامان لە مناڵ کردووە کە هەموو شتێک قەدەغە لە دەستیان دەوێت یاری بەوە بکە نا دەستی لێ نەبین نشکێن یان دەست مەکە ئێرە پیس مەکە مارەکەی پیس مەکە با بیشکێنە چین ئەوشکانی با برند نەختێک بریندار بووی خۆ دنیا نهێت خوارەوە دەستێ بەسم باشە بەڵام ئەو شت فێرە بێ ئەڵە چۆن چقۆ بخەمە دەستی مناڵم کاکە مناڵم چقۆ بخە دەستی مناڵ تو بڕۆ باشە ئەبێ لە ژێر چاودێریت بێ ئەبێ کە مناڵ شتێک دکا ئەتو ئاگات لێبێ بزان چییەکە ئاگ هات خۆی بریندار کرد و یەکسەر بڕۆ فرەیەکەوە بەڵام نەکەی هەموو شتێک هەڵیگری و لای دێ شوێنێکی پیس کرد خۆش شوێنەکە پیسکرا ئەی پاک نابێتەوە پاکی کرد چییە بەڵام مناڵەکە فێرە بێ مناڵەکەم هەوڵ دەدا ئەوەختە شتی کەس زیاتر فێر بێ ئەو وەختە دەبینێ کەس لە دەوروبەری نییە کە ڕێگای لێ بگرێ محاولەکە زیاتر فێر بێ ئەو وەختە چالاکترە بێ دکتۆر منداڵ زوو گەورە دەبیتە ئەنی هەر چەند ساڵەکە گچکەیە و دەبی چاود لە سەری بیوان شت نەشتێنێ خۆی ئەزیر نەداتەن زوو گەورە دەبی بەڕای من منداڵ ئەجا پێویستە چاودێریەکی باش و تەندروستی بکەین بۆ ئەوەی کە ئەمەش داکوبابش بەڕاستی وجدانی ئاسوودە بیت بەرامبەر منداڵەکەی ئێمە ناڵێن دامن کە مناڵ بەڕڵایکە و بێ چاودێری بێ ئەوانەی پێویستیان بە چاودێری مەسەن مناڵ حتا 3-4 ساڵە بێت لەژێر چاودێری دایک و باگ بێت تابەتێ و 2 ساڵی یەکەمێت بێت لەژێر چاودێری نەکو خۆی بریندارکەوانە بەڵام مەجارێکی بدەرە با فێر بێ با فێر بێ با فێر بێت چکە فێربوون نازانم چی پیاڵێن ینی مێشکی مناڵ ئەکاتەوە فیل دەکەی بە قوت دەکا فیلدی بەقۆ ینی خەیاڵی بە قوت دەڕوە یعنی ئینسان کە چەند خەیاڵی بە قوت بێ چەند زیرەکترە چەند شت دوانتر باشتر ئەدۆزێتەوە